خەمی مام ڕەسوول لە ئێستادا هەم پاراستنی خۆی و هەم ئاژەڵەکانیشەتی. پیشەی ئاژەڵداری لە باو با پیرانەوە بۆ ماوەتەوە، ئێستاش بۆ کوڕونەوەکانی جێدەهێڵێت. مام ڕەسوول زۆر دەترسێت بەتای خوێنبەربوون کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە لە نێو ئاژەڵەکانیدا بەربڵاو بێت. دەشڵێت ساڵانی ڕابردوو دەرمانی هەموو دەردێکی ئاژەڵ هەبوو، بەڵام لە ئێستادا وەکو پێویست نییە. برا دەرمانی حکومەتی نابێت لە 2012 ئەو دەرمان تاتن ئەنواع دەرمان تاتنی زۆر باش خوا هەر ناگری ئیسیفادە ساحب حەویانە لێکردن ئەوە نەما ئالعانەش ئیمایوشی لۆم بەحەس کردی ئەوە هیچ نینە قەنعات بکە هیچ فەرقی نەتەکە ئاوی. پەتای کۆنگۆ یاخود تای خوێنبەربوون ئەو ڤایرۆسەیە کە هەڕەشە لە ژیانی توشبووانی دەکات. زیندەوەرێکی بچووک کە بە گەنە ناسراوە پردی پەڕینەوەی ئەم نەخۆشیە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ. پزیشکێکی ڤێتەنەریش باس لەوە دەکات نیشانەکانی ئەم نەخۆشیە لە ئاژەڵدا وونە، بەڵام بە پێچەوانەوە لە مرۆڤ هەستی پێدەکرێت و بە دیار دەکەوێت. نەخۆشی تای خوێنبەربوون نەخۆشیی ڤایرۆسیە لە ئاژەڵەوە ئاگوازێتەوە بۆ مرۆڤ لە ڕێگای بەرکەوتنی ڕاستەوخۆ چێ بە ڕێگای گەستنی گەنە بێت یاخود دەستدان لە گۆشتی ئاژەڵێکی کوژاوی توش بوو، هەین لاشەی ئاژەڵی کوژاوی توش بوو. بەو خەڵکی خۆمان ئەڵێن کاکە ئەو ڕۆژێک کە گۆشتێکت لێ دێ بە ناوی گۆشتی خێربی یا گۆشتی سەدەقەبی ئەو گۆشتی ڕۆژی یەکەم مەیخۆن یەکسەر چۆن بواتە بیخێرە ناو فرێزەری 6 ساعت لە ناو فرێزەری بی ئەو نەخۆشیە نامێنێ. ئەمە لە کاتێکدایە لە ساڵی ڕابردوو لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران 6 حاڵەتی تای خوێنبەربوون تۆمارکران و لەم ژمارەیەشدا 3 کەس گیانیان لەدەستدا. سەرهەد عەبدوڵڵا، زوومی سۆران.